ماوەی چەند ڕۆژێکە پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیانی کەرکووک کەمی کردووە، ئەمەش بە هۆکاری ڕاگررتنی بە شەغازی عێراق لەلایەن ئێرانەوە. هاوڵاتیان نیگەرانن لە دۆخی کارەبا و داوا دەکەن ئیدارەی کەرکووک و لایەنە پەیوەندیدارەکان گرفتەکە چارەسەر بکەن تا کارەبای پێویست بگاتە هاوڵاتیان. تاکید خراپە، یعنی کارەبا شتێک نییە هاوڵاتی داوایکە. کارەبایە مەسەلەن ئەنی ئەوە خەدەماتە، ئەوە هینەوە نییە مەسەلەن من بێمە سەر تەلەڤیزۆن بڵێم وەڵا کارەبام نیە، هەر ئەی بەیسە وەختی ئەوە نییە بڵێن خۆمە ئێمە لە کاتی چلەکان و بیستەکان ناژین. زمانی ئەوە ماوە تووشە و هەسی بەلایت بچی دوو لە ڕێیەوە بۆ ئاو دەسێک بۆ جێک. زمانی ئەوە ماوە شەوان هەڵەسی تاریکستان یعنی عیبە بەڕاستی، یعنی لە کەرکووک لە باتی پێشکەوێ دوواکەوێ. ئەمە ئەزانین چۆنە هەمە هەنگین لەگەڵ یەکتریە. مۆلیدەش خۆ عاید حکومەتە، خۆ بەڕاستە مۆلدە ئەهلیە، بەڵام عینەن حکومەت سەرپەرشتیەکە. ئەو بەرنامەی بۆ دانا کاکە بابی کا بە 24 ساعتی لە باتی ملەتمان لەسەرکەم بڵێن مۆلیدەمان هەرزان کردووە. جەنابی محافظ دەرچووتی کارەبا عام خراپ، ئەمە ئەلێر ئێران غازەکەی گرتووەوە. دی داواکاری لە محافظ هیوادارین کارەباکەمان بۆ چاکە، بەڕاستیەوە حاڵ نییە، ساعاتێ دیە و 2 ساعات نییە و مۆلیدەش وەکو پێویست ئیش ناکە، ئەلێ گاز نادە. کارەباکە زۆر خراپ، داواکەین لە محافظ کارەباکەمان بۆ چاکە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت کارەبای کەرکووک پەیوەستە بە تۆڕی نیشتیمانی عێراق، بۆیە ئێستا گرفتەکە هەمووی عێراق و کەرکووکیشی گرتووەتەوە. داواش لە هاوڵاتیان دەکات هاوکاری ئیدارەی کەرکووک بکەن و دەست بە بەکارهێنانی کارەباوە بگرن. کێشەی کارەبا بۆ بە کێشەیەکی یا مشکلەیەکی گەورە، خۆتانی شەزانن کە هەموو شتێک لەژێر دەسەڵاتی ئیدارەی کەرکووکانیە، چونکە ئەمە مەربوطە بە شەبکەی وەتەنیەوە. ڕەنگە ئەوەنە نەرێنن بۆ کەرکووک، هەنێ جار کەرکووک مجبەرەکەن کە بینێرە بۆ شارێکی تر. ئەمە بەدەست من نییە، ئەمە تەوزیعی کارەبا ئەماکە، ینی ئەمرێک دێت لە بەغاوەتەوە ئێمە وڵاتێکی ینی هەرەوە نییە بڵێن ئەم شارە سەر بەخۆیەکی خۆی هەبێت. ئەم شارە بەڕاستی شارێکی دەوڵەمەنە، لە هەموو ڕۆیەکەوە دەوڵەمەنە، لە ڕووی بەڕاستی باری مرۆییەوە، لە ڕووی تااقاتی علمیەوە، لە ڕووی سەرواتەوە، لە ڕووی نازانم لە هەموو شتێکا دەوڵەمەنە. بەڵام میتر ئەوهای لاتەوە هەموو سرعاتیان کۆ کردوتەوە لێرە. کەرکووک ڕۆژانە بڕی 700 مێگاوات کارەبای لە تۆڕی نیشتیمانی عێراقەوە پێدەگات، لە کاتێکدا خۆی خاوەنی 3 وێزگەی بەرهەمهێنی کارەبایە. لە ئێستادا پێویستی بە 2000 مێگاوات کارەبا هەیە. هەرەمەش وای کردووە لە 24 کاتژمێردا کەمتر لە 8 کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیان. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.